چالاکیەکانی هەفتەی پشتیوانی لە پێغەمبەری خودا درودی خوای لەسەر بێت بەردەوامە. لەو چوارچێوەیەدا دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری لە سلێمانی چالاکیەکی بەڕێوە برد. ئامانج لە چالاکیەکە هەڵوێز وەرگرتن بوو لەو بێڕێزیەی بەرامبەر ئاینی ئیسلام و پێغەمبەرەکەی درودی خوای لەسەر بێت کراوە، هەروەک هەڵوێز وەرگرتنە بەرامبەر ئەو کەسولایەنانەی پشتیوانی لەو بێڕێزیانە دەکەن. وەکو دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری ڕقی سلێمانی بیرمان لەوە کردەوە کەمترین شتێک لەم کاتەدا کە لەسەر ئاستی جیهان بێڕێزیەک بەرامبەر بە پێغەمبەرەکەمان محەممەد درودی خوای لەسەر بێ دەکرێت. کەمترین شتێک کە بیکەین بریتە لەوەی کە چالاکیێک ئەنجام بدەین ڕووی ناڕەزایی بەرامبەر بەو بێڕێزەی بە پێغەمبەر کراوە صلی الله علیه وسلم و دیسان دووپاتکردنەوەی خۆشەویستی و پابندبوونی خۆمان بۆ پەیام و بەرنامەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەنگری پێغەمبەرین صلی الله علیه وسلم و ئەو کەسانەی کە لە ئەنگری دوژمنانی پێغەمبەرن صلی الله علیه وسلم ئێمە بە نوێنەر و بە دەمڕاستی خۆمانیان نازانین. بانکخوازێکیش باز لەوە دەکات جوانترین دیاری خوای گەورە بۆ ئەو کەسانەی خۆشی دەوێن باوەڕە، دەژڵێت موسڵمان ئەمەکداری و پشتیوانی بۆ پێغەمبەرەکەی بە ئەرکی شەرعی دەزانێت و هەر بێڕێزیەکیش ئیدانە دەکات. یەکێک لە پیاوچاکان ئەڵێ ئین ئەعظەم الهەدیە من الله إلى عبدی هەدیەة الئیمان، گەورەترین هەدیە کە خوای گەورە تۆی ڕێزی لە تۆ گرتووە ئیمانی پێبەخشیویت، کە خوای رب العالمین ئەمە تەنها ئیداتە ئەوانەی خۆشی ئەون. ماکرۆن قسە بە ژنەکەی وتراوە هاتوۆتە سەر خەڵک و هەموو بەرنامە و یاساکەی لەبیر چووە. ئێستش لە ناو ئێمە خەڵکێک کە تەئیدیانەکە بە ناوی قەومیوە بە ناوی پەرلەمانەوە بە ناوی چیوە، ئایا لیان تێک چووە ئەمانەن کوردستانیان پارچە پارچە کردووە، ئایا لیان تێک چووە بە تیاری ئەمانە دراوە لە ئێمە، ئایا لیان تێک چووە دا دوێنێ لە ڕیفراندوێمی شەب لەگەڵمانە نەبوون هەر لەوەی کە حەقێکی خۆت کە ئێمە ئەڵێن قەنەعەتمان وایە خوای پەروەردگار وڵاتێکی شیرینی پێداوین ژێر عەرزەکەی پڕە لە خێرات ئەیبەن خێراتمان. دیفاعکردن لە پێغەمبەر صلی الله علیه وسلم بەوەی کە پێت ئەکرێ واجبی شەرعیە ئەبێ موقفت هەبێت بەرامبەر پێغەمبەرەکە صلی الله علیه وسلم. هاوڵاتیانیش باز لەوە دەکەن هەرکەس بێڕێزی بەرامبەر پێغەمبەر بکات دژی دەوەستنەوە. بەو پێی ڕێزگرتنم لە ئاینەکان و شوێنکەوتوانیان لە بنەماکانی مافی مرۆڤە و پێشەلکردنی بە هیچ جۆرێ ناکەوێتە چوارچێوەی ئازادی ڕادەربڕینەوە. معلومی هەمومانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە خۆمان و دایکمان و باوکمان و کەسوکار و مناڵمانە بێ خۆشەویستتر بێلامان ئەنجا ئیمانەکەمان دائەمەزرێ. لەم کاتەیە کاتێک کە کەسێک لایەنێک هەر شوێنێک پشتگیریەکی هەبێ بۆ دژی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئێمە بە خۆمان و ماڵ و مناڵ و هەموو شتێکمانەوە دژی ئەوەستینەوە. لەبەر ئەوەی ئەگەر کەسێک بێت بەرەو ڕووی دین بە مەبەستی تێگەیشتن ئیسلام سنگی بۆی واڵایە دەستی بۆی کراوەیە، بەڵام هەست کاتێک گەیشتە ئەوەی کە یەکێک ئیستیزا بە دین و عەقیدە و پێغەمبەرمان بکات عەلەیهی سەڵات وەسەلام بە هەموو جۆرێک دژی ئەوەستینەوە. بە تەئکید کە نوێنەرمانین ئەوە هیچ، بەڵام نوێنەری جەماعەتێکن ئەکرێ بڵێن ئەوانەی کە دەنگیان پیا و نوێنەری ئەوانن، نوێنەری ئەو کەسان کە پشگیریانەکەن، نوێنەری ئەو کەسان کە چەکیان بۆ هەڵەگرن، ئەمانە نوێنەری ئەوان بە تەئکید ئەبی هەر کەسێک کە دەنگی پیاوە کەسێک کە پشگیریانەکە ئێستا لەگەڵیانە شەریکە ئاگادار بێ. بە نوێنەرایەتی ئەوان ئەم قساناکەن، بە نوێنەرایەتی ئەوان پشگیری کوفرەکەن، بە نوێنەرایەتی ئەوان پشگیری لەوە ئەکەن کە سوکاتی بە پێغەمبەر صلی الله علیه وسلم کراوە. بۆیە ئەبێ هەر تاکێک ئاگادار بێ لەوەی کە پشگیری چیەکە. هەفتەی پشتیوانی لە پێغەمبەری پێشەوا درودی خوای لەسەر بێت بەشێکە لە چەندین چالاکی جەماوەری خۆڕسک کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ یادی لەدایکبوونی سەروەری مرۆڤایەتی و بەرپەرزانەوەی بێڕێزیەکان بەڕێوەی دەبن. ئەم چالاکیانەش درێژکراوەی ئەو مەڕاسیم و یادکردنەوانەیە کە هەموو ساڵێک هاوڵاتیان پێیان هەڵدەستن و ئەمەکداری خۆیان بۆ ئاین و پێغەمبەرەکەیان دووپات دەکەنەوە. ئەردەڵا محەممەد، کەناڵی پەیام، سلەیمانی.